کەمتر لە 10 ڕۆژ ماوە بۆ جەژنی قوربان، بەڵام بێموچەیی و بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون بازاری سلەیمانی بە تەواوی چۆڵ کردووە. تەندروستی شارەکەش دڵنیایی دەداتە هاوڵاتیان و دەڵێت چاودێری تەواوی بازار و چێشخانە و شوێنە گشتیەکان دەکەین، سەرپێچی لە کەس قبول ناکرێت. ئەمە و لیژنانی کە خۆمان هەمانە بەردەوام سەردانی میوانخانە، چێشخانە، ئەو شوێنانەی کە بەرهەمەکانی ئاژەڵ و وەکو گۆشت و بابەتی شیرەمەنیەکانی بەکارێن، پەلەوەرەکانی تابەکانە بەمەستی خواردن بەردەوام چاودێری ئەوان ناکرێت و بەردەوام چاودێری و شوێنان ناکرێت و ئیجراعاتی تۆنیش لەگەڵ هەر کەسێکاکن کە سەرپێچی ئەوانە بکات. قایمخامێتی سلەیمانی زیاتر لە 25 لیژنەی بۆ چاودێریکردن ناردۆتە نێو بازاڕەکان و ڕێگری لە بەرزبوونەوەی نرخەکان دەکەن. تا ئێستاش هیچ کەسێک لەسەر بەرزبوونەوەی نرخ سزا نەدراوە. نرخی ئەم ڕۆبەراو دەکەین بە نرخی دوێنێ بەی پێرێ، ئەم هەفتەی بەی هەفتەی ڕابردوو، ئەم ساڵ بەی ساڵی ڕابردوو، ئەم مانگ بەی مانگی ڕابردوو. بەو شێوەیە دڵنیا ئەبینەوە لەوەی کە ئەم نرخانە دەستکاری نەکراوە. تاوەکو ئێستا هیچ حاڵەتێکی سەرپێچیکردنمان. چۆڵی بازار و دوکانەکانی شار مەیدانی ئاژەڵفرۆشانیشی گرتوتەوە، لەگەڵ ئەوەی نرخی 1 کیلۆ گۆشتی زیندەقەپان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو نزیکەی 500 دینار بۆ 750 دینار دابەزیوە. بەڵام کڕیار لە ئاسی پێویستان نییە. گۆشتی بەرق بە 22,000، گۆشتی قیم بە 18,000 هەیە و گۆشتی جۆرەکەش بە 20,000 نارێت. وەڵی جموجۆڵ خۆی هەمووی دەلالە دەکاتە سەر بێ مەعاشی. یعنی تۆ مەعاشێکدا پێشەوە 15-20 ڕۆژ لەمەوە پێش مەعاشێکدا 10-15 ڕۆژ ئەوە مەعاشێکی کەو با لەبەرەوەی بەرە جەژنانەوە تا خەڵک فرای قەرزەکەش ناکەوێت بیاتەوە، نەک هەر گۆشت هیچ تێ بازاری نەماوە. جەژنی قوربانی ئەمساڵ هاوکاتە لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون. ڕاستە تا ئێستا هیچ حاڵەتێک لە شارەکە تۆمار نەکراوە، بەڵام هۆشداری تەواو دراوەتە هاوڵاتیان کە دوور بکەونەوە لە گۆشتی بێمۆر و سەربڕینی ئاژەڵ لە نێو ماڵ و قەراغ شەقامەکاندا. هەر حاڵەتێکی گوماناویش بەدیکرا بەجوویی لیژنەکانی قایمخامێت و لایەنە پەیوەندیدارەکانی دیکەی لێ ئاگادار بکرێتەوە. هەردی عوسمان، زوومی سلەیمانی.